سڵاو هاوڕان و کاتە باش ئەوڕۆ ڤیددیۆیەکی دیدا دەنین سەبارەت بە وشەی پاڵیۆن واتە زۆر. وشەی پاڵیۆن یەکجار زۆر بەکاردێ بەڵام لە هەموو جێگایەکیشدا وشەی پاڵیۆن بەکار نابین، وشەی هاوشانی بەکار دەبین هاوماناوی، بەڵام وشەی پاڵیۆن زۆر بەکاردێ و دەتوانن زۆری کەلک لێوە بگرن بۆ زۆر شتانش بەکاردێ. پاڵیۆن لە بیرتان بێ بەتایبەتی ئەوانەی کە هەندێک کەسمان لە شارە فارسەکان بوونە یان عادەتیان بە زمانی فارسی گەشتووە لەگەڵ فارسەکان دەڵێن پالیۆن. ئەمە باسمان کردووە لێی قەڵەویشمان هەیە لێی کزیشمان هەیە کەوا بۆ ئەوانەی کە بەتایبەتی لەگەڵ فارسەکان هاتوچۆ هەیە مەڵێن پالیۆن بڵێن پاڵیۆن، ئەوە لێی قەڵەوە کە ئێمە کورد هەمان بەتایبەتی کوردی سۆرانی لێی قەڵەومان زۆرە. وشەی پاڵیۆن ئەوا دەنووسرێ، پاڵیۆن بە دوو ڕەنگیشم نووسیوە. لەگەڵ پاڵیۆن هەمیشە شتەکان بە شێوەی کۆ بەکاردێن جەمع، یعنی ئەتۆ ناڵێ پاڵیۆن مەسەلەن ئاوتۆ، پاڵیۆن ئاوتۆیە، هەمیشە پارتیتی بەکار دەبێت، یعنی وشەکەی بە تاک بەکار نابێت، یعنی ئۆتۆمبیلێکی زۆر، یعنی وشەکەی بە تاک بەکار نابێت، چون پاڵیۆن باز لە شتی زۆر دەکا کەوا بوو وشەکەی ناوەکە مەسەلەن دەڵێ پاڵیۆن ئیهمینێن واتە مرۆڤ، ناڵێ پاڵیۆن ئیهمینێن، دەڵێ پاڵیۆن ئیهمیسیە، پارتیتیڤی کۆیە. ئەوە لەبیر بێت کەلیمەی یعنی نێوەکە قەت وەک ئەسلی خۆی نایەگە وشەی پاڵیۆن بکار بوو. دەژێڕنەوە دەڵێن ڕۆژێکی مامۆستایەک فەنلاندی لە نەفەرێک دەپرسێ دەڵێ شارەکەی ئێوە خەڵکی زۆرە؟ ئەویش دەڵێ پاڵیۆن، دەڵێ یعنی دەوێت بڵە زۆری لێیە، بەڵام نازانێ و نییە ڕێژەکەی نەزانیەوە لە کورسێ بوو نەیزانێ بڵە چەند سەد هەزار یان چەند دە هەزاریوانە وتوویە خەر چەند مەسەلەن ئەویش کتوویە پاڵیۆن، یعنی زۆر دوای دیسان پرسیێتی وتوێ چەند وتوێ پاڵیۆن، یعنی کەوا بوو پەیامەکەشی گەیوە دەست لە هەڵە نییە، بەڵام دەتوانین لە جێ ئەو 3000 پاڵیۆنانە شتی دیش بەکار بەری. باشە سەرەتا ناڵێ پاڵیۆن ئیهمیسیە، وەکو نییە لە زمانی خۆشمان دەڵێ حەشیمەتی زۆرە ئەو شارە، یا لە فارسی دەڵێن جەمیەتی زۆرە. لە فەنلاندیشدا ڤەکی یعنی هەر یان نەفەر و هەشیمەت یان نەفەر، دەڵێ پاڵیۆن ڤەکەیە، یعنی خەڵکێکی زۆر. یاگە لە جێوێکی بڵێ پاڵیۆن دەتوانین بڵێ ئێریتاین پاڵیۆن، ئەوە زۆر گرنگە، ئەوە تا لێرە نووسیمە ئێریتاین پاڵیۆن، ئەوا دەنووسێ ئێریتاین پاڵیۆن، یعنی خەڵکێکی یەکجار زۆر. کەوا بوو پاڵیۆن لە زۆر جێگایان بەکار دەبردرێ، مەسەلەن لە جێی پاڵیۆنی جاری وایە دەڵێ سووری مارە، سووری یعنی گەورە، مارە یعنی مقدارێکی زۆر، سووری مارە مەسەلەن ئەوە لە جێ ئەوە مەسەلەن دەتوانی بۆ خواردن بەکار ببێنی ببێ مەسەلەن، یعنی لە هەمیشە ناتوانین پێویست نییە بڵێ پاڵیۆن ڕۆکە، هەرچەند ئەویش بڵێ دەبێ، وەلی زۆر جار کە دەڵێن سووری مارە یعنی مقداری شتێکی کە تەقریبەن جاری وایە نابژێردرێ. ئێستا چەند نمونەتان بۆ دەخوێنمەوە کە لێرە ئامادەم کردوون، مەسەلەن لە چ جێگایەکی ئەوەم لە بیر بێ. پاڵیۆن لە هەندێک جێگایاندا پاڵیۆنی بەکار ببەی هەڵە نییە، بەڵام بەکاری نەبەی جوانترە، بۆیەنەوە زۆر گرنگە بۆ ژنان کە خوێنبەربوونی مانگانیان هەیە، مەسە خوێنیان زۆر لێ دەڕوا، خوێنێکی زۆریان دەڕوا، دەتوان بڵێن پاڵیۆن ڤێرتا، یعنی خوێنێکی زۆر لە بەریان دەڕوا. هەڵبەتە خوێنیان کە لە بە دەڕوا ئەوە فێرەکەی شتێکی دیکرێت دەبێت، بەڵام کە باسی خوێنێکی زۆر دەکەین دەتوان بڵێن پاڵیۆن ڤێرتا،
بەڵام زۆر جار دکتۆر یا پەرستارەکە دەپرسێ دەڵێ ئۆنکۆ ڕوونساستی ڤێرتا ڕوونساستی ینی زۆر بۆ وێنە بۆ ئاور و خوێن و ئەو جورە شتانەی کە مایە هەن بوانە بەکاری دەبن ڕوونساستی ڤێرتا یا ڤۆتا ینی خوێنی لێ دەچێ خوێنی خوێنبەر بوون ڤۆتا ڕوونساستی توڵێ ڕوونساستی ڤێرتا یعنی خوێنێکی زۆری لێ بێ کاب ئەو ڕوونساستێ و لەبیر بێن لە دی دکتۆرەکان ناڵێن پاڵیۆن ڤێرتا ڤێرتاش کە بۆ خۆتان دەزانن ینی خوێن ڤێری بەتەن ینی خوێن ڤێرتا ینی پارتیو ینی خوێنێکی زۆر مقدارێکی زۆر شتێکی دیکە کە هەیە ئاماژەم پێکردووە من ئەو دەرسانە کە دەڵم لە ڕووی ئەو هەڵانەی کە ڕۆژانە لە کوردەکان یا فارسەکان دەبینم لە ماوەی کارمدا ئەوانە دێتە مێشکم بوانی سلاحکەمەوە دڵیشم نایە بە کەس بڵم چون دڵیان دێشێ هەڵ دەدەم لێرە لەو ڤیددیوانەدا ئەوانە ڕاستکەمەوە بۆ وێنە تۆ کەسێک کە زۆری دەڵێ دەتوانی بڵێ هەن پوه و پاڵیۆن ینی زۆر قسە دەکا زۆری دەڵێ بەڵام دە ئەسڵدا ئەگە دەتەوێت بڵێ زیادی قسە دەکا ینی لە ئاستی خۆی زیاتر ینی مێشکی سەری خۆمەی بردووە دەتوانین بڵێ هەن پوه و لیکاژ ینی لێرە پاڵیۆن بەڵام ینی پاڵیۆنێک کە ئیدی مێشکی سەری خەڵکی دەبا هەن پوه و لیکا چاو لیکا دوئی هەیە هەن پوه و لیکا ینی یەکجار زۆری دەڵێ کەسێک کە یەکجار زۆریش دەڵێ پێی دەڵێن وەکو زمانی خۆمان دەڵێن زۆر بڵا ئەوانەش زۆر بڵانێ پێی دەڵێن پوهێلیاس هیوادارم لە ڤیددیۆیەکەیدا بێ پوهێلیاس ئەو کەلیمەیە و شەی ئەمن دەکرێت بڵم یەکەم مانگەکانی لە فنلاندی و فێری بوو بۆچی ئەمن دەمزانین فنلەندی کەم قسان دەکەن لە شوێنی کارەکەن کە بۆ پراکتیس بۆ تەمرینی کار لە جەیەکی دەگەڕام بە مامۆستاکەم کوتکتم بم پێم خۆشە بچمە جێگایەکی کە قسەم زۆر لەگەڵ بکەن کەسەکە زۆر بڵە بێ کەسێکی زۆر بڵە کوتی ڕۆژ چار کوتی وەرە کەسێکی زۆر بڵم بۆ پەیدا کردووی لە کتێبخانەیەکی ژنێکی لێرەیە بەڵام مێشکی سەر دەبا لە بەیان ڕاهتا وەرە قسان دەکەن جا بەڕاستی زۆر بڵەش بوو بەشی کاریاڵای فینلاندێ بوو ئەو بەشێکی لە رووسیا داگیری کردووە ناوچەیەکەن بەشێکی دەسەڵاتی رووسیە وەکو کوردستانی مە بۆتە دوولەت جا لەوێ ژنێکی بوو زۆری دەکوت بەڵام زۆریشی لێ فێرم لە بەیان ڕاهتا وەرە قسەی لەگەڵ دەکردم وا زۆر شتی لێ فێرم پوهێلیاس جاری وا دەتوانێت بە مانای خراپیش بەکار نەیە ینی دڵی لێت بێشێ زۆر کەسم دیوە دەڵێ خەڵکی مەسەن کاریاڵای پوهێلیاسن ینی زۆری دەڵێن پوهێلیاس ینی زۆر بڵا کەوا بوو هەن پوه و لیکا ینی زۆری دەڵێ یەکجار زۆر دەڵێ هەنۆ پوهێلیاس ینی ئەو زۆر بڵەیە لە چەند نمونەی پاڵیۆنش و بۆ شەرح دەدەم مەسەلەن بۆ وێنە هەن ئانسایت سێ پاڵیۆن ئانسایت سێ ینی پارەی پەیدا دەکە ینی کەسێک کە کار و کاسبی دەکا بۆی ناڵێن مەسەلەن هەنتووە پاڵیۆن ڕەها یعنی دەڵێ نەفەرێک ئیش دەکا دەڵێ مینە ئانسایت سێن پاڵیۆن ڕەها این پارەی زۆر پەیدا دەکەم یعنی ئیش دەکەم لە تجارەت و کەسابەت و کار و وانەڕە پاڵیۆن ڕەهاش کە دیارە هەمووتان دەزانن پێمانی کەسە بێ کورد بێ نەزانێ ڕەها یعنی پارە پاڵیۆن ئیلۆ ینی شادی خۆشحاڵی هەروەکی کوتم هیچ کەلیمەکان وە خۆیان نامێنەوە کە پاڵیۆنی لەگەڵ بەکار ببەیت دەڵێ پاڵیۆن ئیلۆ پاڵیۆن سوورو ینی خەم سووروا پاڵیۆن خەمێکی زۆر مینوڵام پاڵیۆن سووروا خەمێکی زۆر پاڵیۆن مورهێ ینی خەم و کێشە خەم دەرد بە قەول دەردی بەدەنی نا جسمی جەستەی نا
مێشکوانە خەم و ئازارێکی زۆر دەمێشکردایە یان هەنێن لە ئەوەن پاڵیۆن ڤای کێوکسیا ینی سەختی ژیان ڤای کیا ینی سەخت ڤای کێوز ینی سەختی پاڵیۆن ڤای کێوکسیانی سەختیەکانی زۆر سەختیەکی یەکجار زۆر پاڵیۆن ئەوە زۆر گرنگە پاڵیۆن مێتێلیە ئەوە زۆر مهمە زەنگ بۆ پۆلیسی لێ دەدەن باش بۆ ئەوەی تێدا بوو ئەو شێمدا نابوو زەنگ بۆ پۆلیسی لێ دەدەن یان بۆ جێگایەکی لێ دەدەن دەڵێن جیرانەکەی ما هاتووە هاواری زۆرە بە دەنگ ینی ئانی هەمومان دەزانین دەنگ بەڵام بۆ دەنگی تەق و چێشم و هاتووە هاوار و بەم مەجموعی ئەو دەنگانە دەڵێن ناڵێن پاڵیۆن ئانیە و بیر یەکەم جار بخۆم بۆ پۆلیسم لێدا کوتی پۆلیسکە بۆی ڕاست کردمەوە کوتی ئەها مەبەستەوەی پاڵیۆن مێتێلیە کوتم دوای فکرم لێ کردم مێتێل وەک مێتاڵی دەچووم دەزانین دەڵێت تەقەتەقی ئاسن و شتی کوتم بەخوایەوە ڕاست دەکاوە زانی تەق کوتم هەوە دوای زانی بۆ من نامەزووی تەقەتەقی ئاسنیش نییە بەڵکو هەر مێتێلی ینی دەنگە دەنگ تەق و هەرا و قیژە و چێشمی مەسەلەن ماڵێکی لە خوارێ تەنها دەنجی مۆسیقاش بێ دەتوانین بڵێن پاڵیۆن مێتێلیە دوایە دەڵێ مۆسیقیە مەسەلەن پاڵیۆن مێتێلیە جاوە بۆتان دەنووس ئەوە زۆر گرنگە مێتێلیە هەتا ئێرە مێتێلی ینی دەنگەکان ئەلێرە مێتێلی ینی کۆی دەنگێکی زۆر ئەم بۆی دەڵ میوادارم لە کامێرایەکەدا دیاربێ کامێرایەکە پشتی دەمدا خۆم نابینم وا تەنزیم کراوە کە خۆم نەبینم بۆیە هیوادارم بیبینن هەوڵ دەدەم زاژ لە بیرم بچێ من کەسێکی زۆر بڵەشم زاریوا لە بیرم دەچێت ئێرە چۆڵکەم ڕخنەکانتان پێ بڵێن هەوڵ دەدەم بە قسەتان بکەمەوە دێ بتوانم پاڵیۆن کیتۆکسیا یا کیتۆکسیا پاڵیۆن یعنی سپاسێکی زۆر سپاسێکی بێ پایان بێ کۆتایی ئەوەش زۆر گرنگە دەڵێ مەسەلەن ئوهتە پاڵیۆن چاو ئەوانە پاکەمەوە ببورن ئەگە ئێرەش ئەو ژوورەش پڕە و دیارە زێری گەورەترم نییە ئەوە لەبەر خێزان پاراومەتەوە هەتا ئەو جێی داومەتێ بۆیە ئەگەر سپاسی من و کرد سپاسی من مەکەن سپاسی خێزان بکەن ئەو جێی بۆ دابین کردوم بۆ خۆی بۆی ئەوە تا لێرە پڕە لە شمەک و جل و بەرگ و جل شۆروانە هەمووی بۆ چۆر کردوم ڕاستی ئەو جێی بۆ دابین کردم دەنا بۆ خۆم نەمدەتوانی جێیەکی دابین بکەم و ئەویش ئەوی ژنەی پێداوم بەتایبەت بۆ کەسانی کە لە ژنەکان دەترسێن دەردی من دەزانن ئوهتە پاڵیۆن مەسەلەن دەتوانی بڵێ سیە لە ئۆڵی ئوهتە پاڵیۆن پۆیکیا کون توتۆیە ئوهتە پاڵیۆن پۆیکیا یا توتۆیە ئوهتە پاڵیۆن ینی بە قەدیەک ینی ڕێک بەندازەیە مەسەلەن 4 کرد 4 کۆر کەوابوو دەڵێ بە قەرایەکی شل لێبوو ئوهتە پاڵیۆن یا دەڵێ ئوهتە پاڵیۆن ئاوتۆیە یا ئیهمیسیە ینی ئەوەندەی خەڵکی لێ بوو ئەوەندەشی ئۆتۆمبیل لێبوو ئوهتە پاڵیۆن ئاوتۆیە یا ئیهمیسیە ئوهتە پاڵیۆن ینی بە قەرایەک یان لە هەندێک جیاندا دەڵێ بە چاک لە فیلمەکە کەم زانم زۆر لە دەدەقیت لا نەداوە فیلمەکە یەکجار زۆر تێپەڕیوە ئەلێرە کۆتایی پێدەین جارێکی درێژەی پێدەین سپاس هیوادارم بڵاوکەن بۆ هاوڕیانیتانی بنێرن هیچ پێویستی بەلایەک و کۆمێت نییە مەگەر ئەوەی کە ڕخنەیەکتان هەبێ زۆر سپاس